لە سەردانەکەی بارزانی بۆ تورکیا چی گوزەرا؟ تورکیا و ئاڵای کوردستان و کاردانەوەکان. سەردانێکی چوارکاتژمێری بارزانی بۆ جزیرەی بۆتان لە باکووری کوردستان و گوتارێکی لە سیمپۆزیەمی مەلای جەزیریدا هەرایەکی گەورەی ناوەتەوە و پارتە تورکیەکان و خودی تورکیاش تووڕە و نیگەران بوون. سەرەتای گرژیەکان دەگەڕێتەوە بۆ لێدوانێکی دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورکیا کە لە دیدارێکی ڕۆژنامەی تورکگوێن بە توندی هێرشی کردبووە سەر مەسعود بارزانی و تۆمەتباری کردبوو بە پێشێلکردنی سەروەری و شکۆی دەوڵەتەکان کاتێک بە 150 پاسەوان و بەچەکی سووک و مامناوەند و ئاڵای کوردستان هاتۆتە خاکی تورکیا. باخچەلی ڕخنەی لە دەسەڵاتی ئەمنی وڵاتەکەی گرتووە کە چۆن ڕێگەیان داوە بارزانی بەدەیان ئۆتۆمبیلی گرانبەها و پاسەوان و ئاڵای کوردستانەوە نمایش بکات و لە نێو خۆی ئەو وڵاتەدا وتار بە زمانی کوردی بدات و مەدح و سەنای مێژووی کورد بکات. بارگای بارزانی دوای بڵاوبوونەوەی دیمانەکەی سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورکیا وڵامێکی تند و پڕ لە کۆدیاندایەوە. بارگای بارزانی گوتبوویان سەردانی بارزانی بە ئاگاداری دەسەڵاتدارانی تورکیا بووە، بەڵام ڕستەی کۆد لە بڵاوکراوەکەدا بریتی بوو لە هێرشکردنە سەر باخچەلی کە تیایدا گوتبوویان وا مانزانیوە ئەو پیرە ڕەگەزپەرستە خوا هیدایەتی داوە، بەڵام نەمانزانی هەر شۆڤێنیەکەی جارانە و گورگە بۆرەکەیە لە پێستی مەڕدا. سەردانەکەی بارزانی بۆ جزیرە هەرزوو بووە ڕۆژەفی میدیا تورکەکان و کاردانەوەی فراوانیشی لێکەوتەوە لە باکووری کوردستاندا. تورکەکان وەکو تەحەدایەک سەردانەکەیان وێنا کرد و کوردەکان وەک شانازیەک وێنە و گرتەکانیان بڵاو دەکردەوە، بە تایبەت وێنەی پاسەوانە تایبەتەکانی بارزانی کە کوردەکانی باکوور چەپڵە ڕێزانیان دەکردن. کاردانەوەکان زۆر فراوانتر بوون تا ئەوەی چەند ڕۆژ لەوە پێش وەزارەتی دەرەوەی تورکیا لە پێگەی فەرمی خۆی و گوتەپێژی ئاکپارتی ڕاگەیەنراوێکیان بڵاو کردەوە و گوتیان بڵاوکراوەکەی بارگای بارزانی تەشیر و سوکایەتی بە پارتێکی تورکی تیا بووە و داوای ئیجراعاتی بەپەلە دەکەین. چاودێرانی سیاسی دەڵێن وڵامەکەی بارزانی بۆ باخچەلی قورس بووە و تورکە ڕەگەزپەرستەکانی بە تەواوی تووڕە کردووە. ڕۆژنامەکانی ئەو وڵاتەش گوتیان باخچەلی خۆی پەیوەندی بە ئەردۆغانەوە کردووە پێی گوتووە کوردێک سوکایەتی پێکردووە لە نێوجەرگەی وڵاتەکەی خۆیدا، هەر بۆیە داوای هەڵوێستی تند و هەڵپەساردنی پەیوەندی حکوومیەکانی لێ کردووە. ژووری بازرگانی جزیرەی بۆتان لە نێو کاردانەوەکاندا دەنگێکی جودا و جیاواز بوو کاتێک لە بەیاننامەکەیدا هێرشی کردە سەر باخچەلی و گوتی سەردانی بارزانی سەرکردەی دیاری کورد هیچ گرفتی نەبوو، ئەوەی گرفت بوو بەلای بەڕێز باخچەلیەوە ئامادەی ئاڵای کوردستانە و ئەوەش ڕاستەوخۆ دەردەکوشەندەکەیە. ڕەگەزپەرستی و نەتەوەگەرایی هەرچەندە سەردانەکەی بارزانی بۆ باکووری کوردستان و سیمپۆزیەمی مەلای جەزیری زیاتر بۆ ڕاگەیاندنی پشتیوانی و پرۆسەی ئاشتی بوو کە 8 مانگ لە وڵاتە ڕاگەیاندراوە، بەڵام بوونی پاسەوانێکی زۆر لەگەڵیدا بە ئاڵای چوارڕەنگی کوردستان و پشتیوانی فراوانی خەڵکە تورکە ڕەگەزپەرستەکانی تووڕە و نیگەران کرد.